ئەم هەفتەی پرۆگرامی بۆ هەمووان ڕووی لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین کردووە. سێ ئامۆزان برازایەکم ماڵ و منداڵم بە سەختی شەهید کران. بینەرانی خەترگرانی کوردستان 24 کاتتان باش. ئەم هەفتەی پرۆگرامی بۆ هەمووان ڕووی لە ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین کردووە بۆی لە نزیکەوە بزانین ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین پێویستی بە چ پرۆژەیەکی خزمەت گوزاریە بە تایبەتی کە هاوسنوورە لەگەڵ هەرێمێکی دروستکراو کە لەلایەن پارتی کرێکەرانی کوردستانەوە ناوی لێنراوە هەرێمی بیدیا کە لە بنەڕەتدا بناری قندیلی باشووری کوردستانە بە تایبەتی کە ئێستا فڕۆسەی ئاشتی دەستی پێکردووە لە نێوان چەکدارانی پەکەگە و کۆماری تورکیا. دیارە باس لەوە دەکرێت جێنشینانی بناری قندیل دایانەوە بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان، بەڵام تاوەکو ئێستا بەربەست و ڕێگری هەیە. گەنگەشە دەکەین لەگەڵ بەرپرسانی یەکەی ئیداری سنووری ئیدارەی ڕاپەڕین و تا ئەوەی بتوانین لە نزیکەوە لەگەڵ هاونیشتنانیش بدوێین. لەگەڵمان بن. بەڕێز هیواقەرەنی سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین بەخێربێ بۆ پرۆگرامی بۆ هەمووان. ئێمە دەزانین کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکی تێکەڵ چێژ بوو لە کۆمەڵێک قەیران هەر لە دابەزینی نرخی نەوت لە دەستپێش کابینەوە سەردانی پەتای نەگریسی کۆرۆنا و کۆمەڵێک بابەتی دی ململانەی ناوەخۆ سیاسی لەگەڵ بەغدا لە ناو حزبەکان لە ناوە خۆمان. دەمێ بزانم وەکو حکوومەت لەم دەڤەرە چیتان کردووە لەم کابینەیە؟ دەگوترێت هەندێک پرۆژە هەبووە لە ڕاپەڕین و بەگشتی لە ئیدارەی ڕاپەڕین کەرەکە. زۆر سپاس ئێوەش بەخێر بێن بۆ شارێڕانی دەواازی ڕاپەڕین ژڤەری ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی. هەروەکو لە سەرەتادا جەناوت باست کرد لە دواڵی ساڵی 2013 حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بە کۆمەڵک ئاڵنگاری و گیرگرفتی زۆردا تێپەڕی لە دروستبوونی قەیرانی دارایی بڕینی بەشە بجێ حکوومەتی هەرێمی کوردستان لە شەڕی نەگریسی داعش و دوا بەدوای ئەوەش لەگە دروستبوونی کابینەی نوێم کۆمەڵک ئاڵنگاری تر هاتنە پێشەوە لە دابەزینی نرخینەوت لە درێژە پێدانی سیاسەتی حکوومەتی فدرالی عراق لە بەرامبەر هەرێمی کوردستان لە بڕینی بەشە بجێ هەرێمی کوردستان و دواتر پەتای نەگریسی کۆڕۆنا کە سەرباری ئەوەی کە کاریگەری زۆری لەسەر حکوومەتە بوو لەسەر کەرتی تایبەتیش کاریگەری زۆری دروست کرد. ئەوەش بۆ هۆکاری ئەوەی کە بەشێک لە کار و پرۆژەوە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ماوەیەکی دیاریکراو داببەزێ و تاوەکو ئێستاش کە بە شێوەیەکی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان هەمی سەرەکی پێدانی موچەی فەرمانبەران بووە موچە بۆتە ئەولەویەت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو کاریگەری زۆر هەبووە لەسەر گەیاندنی خزمەت گوزاری بە شێوەیەکی گشتی بۆ هەموو ئەوانش شتێکتان کردووە؟ بەڵێ بە دڵنیایی ئەو گرفت نکات ئەو هەموو گرفت و ئاستەنگانە نەبوونەتە هۆکاری ئەوەی کە خزمەت گوزاری پەکی بکەوێت یاخۆت بوەستێ بەپێی ئەو توانایی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ لێرەش
کار و پرۆژە و خزمەتگوزاری چ پرۆژەیەکی دیاری کراوە هەیە ئێستا پێم بڵێ ئەوانەمان کرد پرۆژەی گرنگ بنمونە پرۆژەی گەیاندنی هێڵی پستان بەرزی 132 کV بازیان ڕانیە کە یەکێک بۆ لە پرۆژە استراتیجی و گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەگەر باسی بتوێن و پشدەر بکەی ناکرێ باسی بناری قەندیل نەکەی بەڵێ دروستە ساڵانێکی زۆرە لەوانەیە لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان و ئیدارەی هەرێمی کوردستان نەبێت بەڵام ئێستا دەبینین پرۆسەی ئاشتی لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و کۆماری تورکیا قۆناغێکی دیکەی بەخۆوە دیوە ئێستا دۆخەکە هێور بووتەوە ئێستا کاتێەوە نهاتوە ئیدی ببن بە ناوچەی گەشتیاری و گەشتیارەکان ڕووی تێ بکەن و ئاوادان بکرێتەوە دەستی پرۆسی خزمەت گوزاری و ئاوادانکردنەوە بگەن بە بناری قەندیل دیارە و ناوچەیەکی گرنگی دەبەرێ ڕاپەڕینە هەم لە ڕووی کشت و کاڵیشەوە و هەم لە ڕووی گەشتیاریشەوە و ڕاستە لە ڕووی ئەمنیەوە ئەو ناوچانە لەژێر کۆنتترۆلی حکوومەتی هەرێمی کوردستاندانە بووە بەڵام لە ڕووی خزمەت گوزاریەوە جارێکتر پرۆژە خزمەت گوزاریەکان و ئەرکە خزمەت گوزاریەکانی ئەو دەڤەرش لەژێر دەستیشتان نەبوو و پرۆژەی خزمەت گوزاریشتان گەیاندونێ بەڵێ لەبەرەوەی هاوڵاتیانەی کە لەوێ دەژین هەموو خەڵکی مەبەست دەوێت لەسەر حسابی ئیدارە و حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی خزمەت گوزاری گەشتە سنوورە بڵێ لە هەر بووە لە هەر سێکتەرێکدا کە پێویستیان پێ بووێت لە جۆگەی ئاودێریەکەوە لە دروستکردنی مزگەوتێکەوە تا دەگاتە ڕێگا تا کارەبا پرۆژەی ئاوی خواردنەوە هەر پرۆژەیەکی ترکە کاتێکدا دەسەڵاتیشتان بۆ سەریاندا نەبووە نەخێر بە دڵنیایی لە ڕووی زۆر تاکی دەکەم لە ڕووی ئەمنیەوە دەسەڵاتی ئێمەی لێنە بۆ بەڵام ئەو هاوڵاتیانەی لێن هاوڵاتی ئێمە خەڵکی ئەو سنوورن خەڵکی ئەو دەڤەرن پێویستیان بە ئاور لێدانەوە خزمەت کردرا بۆیە ئێمە بە ئەرچی خۆمانمانزانیوە هیچ جیاوازیەک نەکەین لەبەر ئەوەی کەوان لەژێر زۆر باشە ئێمەدانین خزمەت نەکرێن و خزمەت زۆر باشە لەگەڵ بەڕێز سەرپەرشتیاری ئیدارەی راپەڕین بەرەو پرۆژەیەکی خزمەت گوزاری هەنگاو دەنێن لەوێ درێژە بە گفتوگۆ و گەنگەشەی زیاتر دێن کەرەم کرد کاکیوە حەزم لێ باسی ئاوی ڕانێ بکەین بەداخەوە ئێستاکەمە لەسەر دەربەندی ڕانین ئەمە لە ژیانەوە دەربەندمەوە نەدیوە زۆر کەمی کردو ئاوەکەەوە ڕاستە دیارە باسی وت کرد کەەوە کارەکەی شکە ساڵیە بەڵام قولەشم بینی لە ناو شار هەجاران قولە ئاوی زۆر باش بوو خەڵکی ڕانێش ئاوی خواردنەوەیان لەسەر قولەیە یان ئاوی نزیکی 400-500 دۆنم زەوی کشت و کاڵیشی لێ لەسەرێتی اینجا ئێستا کەمی کردوەوە پێما بێ پرۆژەیەک کەتان هەیە لێرە قولەی دووەم ئەگەر باسی وەشم بکەیت دیارە هەروەکو باست کرد ئەو ساڵ بەداخەوە دەریاچەی دوکان و زەی بچووک بەهۆی وشکە ساڵیەوە بەهۆی بەنداوی کۆڵەسە لە کۆماری ئیسلامی ئێران کاریگەری زۆری لەسەر دروست کردووە ئاسی ئاوی ئێرە زۆر زۆر دابەزیەوە بۆتە هۆکاری ئەوەی کە ئاسی ئاوی ژێرزەویش بە دیارکەوێت کە ئاستەکەی دابەزیەوە و گرفتی دروست کردەوە بەشی زۆری ئەو بیرە سەتحیانەی کە لە ڕابردووە هەم هاوڵاتیان هەڵیان کەند بوو هەم حکوومەتیش بۆ ئاوی خواردنەوە هەڵی کەند بوو ئاستیان دابەزیەوە و گرفتی زۆری بۆ دروست کردوینەوە نسبەت قولەی ڕانیە کە 165 ئاوی خواردنەوەی ڕانیە دابین دەکات ناوڕانیە و لەگەڵیشیدا لە ساڵانی ڕابردوو چەند هزار دۆنم زەوی بەراو لەبەر ئەو ئاوە هەبووە بەداخەوە ڕێژەکەی دەتوانن بڵێم 180 دابەزیەوە ئەوەی کامل لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و بەڕێوەبەتی ئاوی ڕاپەڕین قسە دەکەین ینی لە ئاستێکدا ڕاستی جێگەی مەترسیە لە هەر ئان و ساتێکدا ئەو خێرا دابەزینە گرفتی گەورەتر و ئاستەنجی گەورەترمان بۆ دروستکە ئێمە لە ساڵانی ڕابردوو ئەو گەڕەکانەی کە بەر ئاوی قولە ئاوی خواردنەوەیان بۆ دابین کراوە ساعتونی بۆ 2 ساعت ڕۆژێک ناڕۆژێک هەندێک شوێن زۆر هەموو ڕۆژەکان ئاوی بۆ دابین کراوە هەندێک شوێن 4 ساعت 5 ساعتی پێدراوە ئێستا لە باشترین حاڵەتدا
ناگا بە ساعاتێک چل دقا بۆ نیو ساعات بە دیکەتان دۆزیوەتەوە ئەو قلەیە هەر هەبووە بەڵام پێشتر لە ژێر لە ژێر بەحری دوو بەڵای لەژێر ئەوەکە بووە هەر هەبووە و زستانان بە تایبەت یاخود بەهاران کەلافا هەستاوە هەمیشە بۆمان لە تاقیەوە بڵێ هەمیشە کە ئاوەکان تێکەڵ نەدەبوون ئەو ئاوانەی کە لە ڕووبارەکانەوە داهات شلوێ بوو لیاڵ بوو بەڵام ئەو ئاوی لەوێەوە هەڵدەقڵا هەمیشە ئاوێکی شینی سازگار بوو بۆیە یەکی نەدەگرت و ڕێڕەوی ئەو کولەی دەربەندە دیار بوو هیوا هەیەەوە بە زووی بگاتەوە ئەوەی کە لە قەدیمەوە باز دەکەن ینی ساڵ ئەوەی باسی 100 ساڵ بەر لە ئێستا دەکەن کە وشکە ساڵی تر هەبووە قولەی ڕانیە جارێکی تر وشک بووە خەڵک هاتووە لێرە لەو کولەی دەربەندە پێویستەکانی خۆی دابین کردو بۆ ئاژەڵ و بۆ ئای خواردنەوە ئانە. خاتە سنوورچۆنی باشی سپاس دەکەم بەخێر بێت و سەرچان کارە سادەی بەسەرێەوە و خانەواتان هاتووە هیچ لە بیرماوە سپاس بەخێر بێت سەرچان بەخێراتتان دەکەین زۆر سپاس بۆ بەهاتنتان بەڵێ هەرگیز ئەوە کۆتایی نییە قەت لە بیریشی ناکەین لەبەکی کارە ساتێکی زۆر زۆر گەورە بوو کە 2015 لە ئێمە ڕوودا ماڵمان لە گوندی زارگەڵی بوو خۆم و دوو منداڵم و دەگەڵ داک و بابی پیاوەکەم لە دەوام بوو هەژ ڕۆژ بوو لە دەوام بوو ئەو کاتی ئێمە لە گوندی خۆمان ژیان بەسەر دەبین و ئاژەڵدار بووین و حیوان شتمان هەبوو هیچ کێشێکمان نەبوو 2015 بەرە بەیانی ساعت 4 بەیانی بوو کە تایرە هات ماڵمی بردومان کرد یەکەم جار نەن و باپیر زۆر هەردووکیان اختیار بوون لە سەرجێ بوون بانگی منیان کرد گیان سنوور هەستە تایرە هات ڕاکە بڕۆ منیش دەستی منداڵەکانم گرت نەمتوانی بچمە دەرێ کە تیارە لێی داین بردمانی کردین هەموو خانوشتی بەسەردا ڕووخاندین و بخۆم بریندار بووم و منداڵەکانم بریندار بوون و باوکم بنخان و دابوو داکشم هەوبوون و بنگڵی کەوت بوو من نەمدەزان لەبەرکی خان بەسەرماندا هات بوو زۆر کارە سەر کاری بردومانە چی بوو خات سنوور وەڵاهی جا بردمانەکەەوە بوو باوکمی ئەوەی کە ناوچەکەمان پەکەکەی لێ و ناوچێکی گەشتیاری بوو ئاوەدانی بوو بەهۆی ئەوە بووکتیان تورکیا هات بردومانی کردوون ساعت 4 بەیانی بەڵێ ساعت 4 بەیانی بوون کە لە خەودا بوون منداڵەکانم نووسبوون بە خۆمان نووسبوون تەلەفۆن بۆ داکم هات کوتی هەستن تارە هات بڕۆن ئەو کاتی خزممان لە قەسرێ بوون ماڵە برازەشتی ماڵا مزای پیاکەم لە قەسرێ بوون تەلەفۆنیان بۆ کردین یان تارەکە زۆر بە سڕی بردومان دەکە هەڵێن میش هەرەوەم دەمدەسەڵاتە نەمتوانی هیچکە بڕۆ کە تارە هەت لێدەم بردومانی کرد چەند کەسان شەهید بوون لەو ماڵە 5 کەسمان شەهید بوو یەکەم کەس خەسوون بوو کە شەهید بوو یەکەم کەس خەسوون بوو شەهید بوو برازایەکی لێ بوو هات بەهانەمانەوە هات ئەگە هاتین لە ناو تۆز و خۆڵدا بووین تارە هات لێی داوە دیسان دووبارە ئەو جارەکە ئەمەی دەرباس کردین من بەسەر خانوویەکیدا بازمدا خۆ بە دوو منداڵەکانم داک و بابیشم هەردووکیانەوە لە بنگڵیدانە هەردووکیانەوە لە بنگڵیدان دوایش کە ڕام کرد دەستی منی بەردا توێت و بڕۆ دەستمەوە کنداک و بابم بەس ئێستاش ئەو کوڕم گەلک تەوانیە کەش ڕۆژانە زاریوێ تارە دێت ئەمە لێرە زۆر نیگەران دەبێت ئەنەگە تیارێکی ئاسایی بەسەر ئاسماندا بڕوە بەڵێ زۆر زۆر کاریگەری هەیە لەسەر بەڵێ زۆر زۆر ئێستا هیچیان خوێندنیش ناکەن وەڵڵای یەک ساڵ 2017 16 لە وەرتێ بووین ئەو ساڵە هەموو ڕۆژێک مامەستا دەبرنە ئیدارێ هەرگەر نەنگە شتێک کات بە ئەوانە دەگریان تەلەفۆنیان بۆ دەکەن دەبات چبان هینیان بارمانەوە هەموو دەمی حاڵەتی دەرونی باش نییە نەوەڵڵا هیچ باش نییە نەوەڵای ئێستا لە مەکتە بشین ناومە دەرێ هیچ شتێک نازانی کاک دڵشاد جەنابەت خەڵکی بناری قەندیلی خەڵکی گوندی زارگەری دەتوانم ئێستا وەکو هاوڵاتێکی قوربانی پێناست بکەم وەکو خاوەن شەهید دەکرێت پێم بڵێ هۆکاری چییە دوایەوەی ئەو کارە ساتەی بەسەر خانەوادەکە داتوە تۆ زێدی خۆت بەجێهێشتەوە بڵێ وڵی ئێمە کوڕی بناری قەندیل لە بناری قەندیل سەرمان هەڵدا بۆمان سەر هەڵدا بژین لە قەندیل
بەس بەداخەوە بەهۆی ئەو عملیاتە عسکەری بارتیکرێکارانی کوردستان پاکەکە لەو ناوچەی عملیاتێکی عسکەریان هەیە و بوونی بردومانی فڕۆکەکانی تورکیا لەو ناوچەیە ئێمە بووینە قوربانی چکە ئێمە قوربانیەکی گەورەماندا من داکەم سێ ئامۆزان برازایەکم ماڵ و منداڵم هەمویان کەتنە بەر بردومان لە ناو بردومانەکە 5 ئەندامی خێزانی باوکیشت بە سەختی شەهید کران دووەم باوکم بە سەختی بریندار بوو مانەوەی 2 ساڵیشی لە ناو خەم و پەژارە و دوورکەوتنەوە لە زێتی خۆی لەوێ گیانی سپارد دووەم برایەکەم زۆر بە سەختی بریندار خدا دەیان خۆش بێت بەڵام هۆکارەکەی چییە ئێستا کە من و تۆ لێرە وەستاوین گفتوگۆ دەکەین پرۆسی ئاشتی هەیە پەکەکە چەکی داناوە بردومان نییە فڕۆکە نایە و ناچێت ئەوە دەزانم کاریگەری دەرونی خدۆتە سەرخۆت و خانەوادەکەت بەڵام بۆ ناشتەوە زێدی خۆت دابنیشی خەریکی کاری کشت و کاڵی و کاری ڕۆژانت لە زێدی خۆت بی و کاری سەرشی چیەکە ناچیتەوە تەمان ئێمە بۆ ناچینە قەندیل ئەمە پرسیارەکە لە جێی خۆیەتی کە بۆ ناچینە قەندیل ئێمە لەو شوێنەی کە ژیاوین هیچ وابەستەك نێت تێیدا بژینەوە شوێنێک نەماوە لێ بژین نژینی من داوامان کردووە وەکو خۆم داوام کردووە ئەو ئاسەوارە لە گوندیش نەمێنێت ئەو ئاسەوارە لا بندرێت چکە لەوێن دەر پەکەکە لە هەرێمی میدیا دەژێ حکمی خۆی دەکات لەوێ حەق پەکەکە لەو منتیقەیە ئەو شوێنەوارە نەهێڵیت و شوێنێک بۆمە دروست کاتەوە بۆی تێدا بژین و دووبارە ژیان دەست پێ بکەینەوە چکە ئێمە دەستمان نەشورتووە لە سێتی خۆمان بڵین وڵاکاکە ئێمە ئاوای ناکەینەوە تۆ دەبینی لە هەر شوێنێک لە هەر منطقە کە عملیاتێکی عسکریە بەهۆی هەر گروپێکەوە دەبێ ئەتوو پێشەی لە ڕووی ئەمنیەوە ئەو شوێنە سەقامگیر بکرێت دووەم ئاوادان بکرێتەوە بنیاد بندرێتەوە دووبارە پرۆسی عسکەرتارێتێکەیە بەڵێ بەڵێ دوای ئێستا تەپەن ئەو بەهۆی ئەو پرۆسی کە پرۆسی ئاشتی ئێمە وەکو خۆمان وەکو هاوڵاتیانی بناری قەندیل دەستخۆشی دەکەین بەڕاستی دوجاریش دەرەنجامی هەر شۆڕشێک دەبێ بێتەوە سەرمێزی گفتوگۆ بە گفتوگۆ حل بکرێت ئەمە دەستخۆشیان لێ دەکەین هیوادارین ئەوەی کە 10 ساڵ بەر لە ئێستا ڕووی دەدا لە بناری قەندیل هیوادارین ئەوانە دووبارە نەبنەوە دوام لەو ناوچە سنووریانە تاکو ئێستا لایەنێکی حکمی حیزبی نەبووە دەست درێژ بکە قەرەبووی ئێمە بکاتەوە قەڵاجەی بردومان کراو قەڵاجەی ڕاگێزراو قەڵاجەی حەمایشێ و قەڵاجەی خوشکە سنەوبەر و قەڵاجەی زۆرینەی شەهیدان و ئەو شارەی ڕۆژانێک لانکەی شۆڕش و بەرخودانی شۆڕشێک لە دوایەکەکانی گەلی کوردستان بووە ئێستێ خەریکە قەڵاکە ئاسەواری نامێنێ و دزەیەکەش کەمە بەس لێ زەی بچووکە خەریکە ڕووە و وشک بوون دەچێت حەقی خۆیەتی بە تایبەتی سەرمایەدارانی قەڵاتجێ کە سەرمایەکانیان لە شارە گەورەکانی دیکەی هەرێمی کوردستان وەگەر خستووە بەشێکی ئەو سەرمایەیان بهێنەوە قەڵاتجە و ئاوەدانی زێدەتری بکەنەوە ئەگەرچی حکوومەت ویستویەتی لە ڕێی پرۆژەوە دەستی ئاوەدانی بگێنێتێ بەڵام بەتەنها حکوومەت کافی نییە بۆ ئەم شارە ئەو شارە قوربانی زۆری داوە پێویستە سەرمایەدارانیش بارودۆخی ئەم شارەیان لەبەرچاو بێت بەڕێز ئەبوبەکر بایز قایم قامی قەزای پشدەر سوپاس بۆ ئامادەبوونت لە پرۆگرامی بۆ هەمووان پێمان خۆشە بپرسین بزانین لەم کابینەیە بە دیاریکراوی توانراوە چه پرۆژەیەکی خزمەتگوزاری ڕوو لە قەڵاجە بکات لە کاتێکدا ئەم کابینەیە کۆمەڵێک کێشە کۆمەڵێک قەیران ڕوبەڕووی بوویەوە هەر لە دەست پێکەوە ئەو کۆمەڵێک کێشەی دیکەی سیاسی کە ڕوبەڕووی ئەم کابینەیە بوویەوە وەکو حکوومەت توانیتان هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری بهێنن بە ئەو دەڤەرە بەڵێ دەستان خۆش بێ بەخێر بێنیاخوا من پێم وابێ کێشەکانی قەزای پشدەر ما هەمووی نەبەستینەوە بە کابینێکی تایبەتەوە پێمان وایە کێشەکانی ئێمە قوڵترە لەوەی کە
ئێمە زەمی کابینەیەک و باسی کابینەیەک بکەین بە چاکۆیەکیان بە چاکۆیەکیان بە خراپە. لە ڕاستیدا شتێکی دیاریکراوی وامان لەبەر دەزانیە تەنها ئێمە ڕێگەی دارەشمانە قەڵازێمان هەیە کە ئێستا ئیشتیدا بەردەوامە بەشی هەرە زۆری کارەکانی تەواو بووە بەڵام ئێساش جارێکی کۆمپانیەکە بەهۆی نەبوونی کاشەوە پارەی نەقدیەوە کارەکانی وەستاوە شخصیمان بەشێکی تەواو بوو بەڵام بەشەکەیکەی ماوە ژمارەیەکی زۆر لە کابینەکان لە مەجای ئاو ژمارێکی زۆر لە پرۆژەکان لە مەجای ئاو کارەبا مەکتەب خەستەخانە ڕێگاوبان سیاحەت زراعە لە هەر هەمویان پرۆژەمان هەیە هەمووی پرۆژەکان دەرخستەی تەواو بووە دیزاین و شتی پێویستی بۆ کراوە موافقەتی بۆ وەرگیراوە ئێمە لەم کابینەیەدا ئەگەر تەنها ینی موافقەتی پێویست پارەی پێویست بۆ تەواوکردنی ئەو پرۆژانە هەبوایە کە ڕێزامەندیان لەسەر دراوە و دیزاین و دەرخستە و شتەکانی تەواو بووە پێمان وایە ئێستا شەوتێکی باش دەچوینە پێشەوە و خزمەتگوزارێکی باش لەو سنووری ئێمە دەکەن چی بکرێ بۆ قەڵازە بۆ پشدەر بۆی گەشانەوەیەشی ئەگەر نەڵێم زۆر خێرا بۆی هیچ نەبێ گەشانەوەیەک ببینێ چی بگرێ بە ڕاستیدا داواکاریەکانی ئێمە زۆر داواکاری تاجیزی نین لە دەسەڵاتی سیاسی و لە سەرۆکاتی حکوومەت هەرێمی کوردستان ئێمە وەکو باسم کرد زمینەی بەگەڕخستنی سەرمایە کردی تایبەت بەو شێوەیە کەواتە ئەرکی حکوومەتە کە لە ڕێگای پرۆژەی استراتیژیەوە بێ ئەو گۆڕانکار دەمان بینێ بە تایبەتی قەڵازەیەکان لێرەوە دەمان بینێ لەوانەیە ئەوەی کە من چووە ناو بازاری قەڵازە لەگەڵ چەند پیاوێکی پیردانیشتوانێ نەزانێت پرۆژەی استراتیژی کامەیە بە زمانە سادا بە سادا ینی بکرێ باش دوو پرۆژەی هەرە گرنگ هەیە کە لە منتیقەیە بۆ ئەوەی ینی ئەنجام بدرێ بەگەڕ بخرێ یەکێکیان بە نێو دەوڵەتیکردنی مەرزیکێ لێ بە فەرمینەزیکێ لێ ئێمە پێمان وایە ئەگەر مەرزیکێ لێ ئێستا 400 عیلێ ئیشی تێدا بکە ئەو کاتە کە بوو بە فەرمی و بە نێو دەوڵەتی پێمان وایە ئەم منتیقەی ئێمە ئەم دەڤەرەی ئێمە دەبێت بە زۆنێکی تیجاری هاوشێوەی ئەوەی کە لە کەلار هەیە بە واستەی پەرویزخانەوە ئەوەی کە لە سۆران و لە چۆمان هەیە بە واستەی حەجیۆمەرانەوە ئەوەی کە لە زاخۆ هەیە بە واستەی ئیبراهیم خەلیل و پێشقابڕوود ئەوانەوە بۆیە ئەگەر ئەوە بکرێ ئەمە پێمان وایە زۆرترین هەدی کار فرسەتی کارکردن بۆ خەڵک پەیدا دەبێت دەڕەخسێت دوم پرۆژە دروستکردنی سەدی دەڵگەیە بەداخەوە کە لە ساڵ 2013ەوە دیزاین و هەموو شتەکانی تەواو بووە بەڵام ئیتر لە کاتی خۆیدا دروست نەکراوە. قەڵازێ لاکی شۆڕژ بوو ڕاپەڕیم بوو یعنی مێژوو شاهیدە بۆ هەموو کەسەکانی ئەو دەوروبەر و دەڤەرەیە کە چی شۆڕژ گێڕێتە بۆ شەهیدێکیدا ڕاپەڕینەکان هەمووی لە 1970 لە 1970ەوە بیگرە 1970 تا ڕاپەڕینەوە توێکیش خەڵکی ئەو شارە بوو کە لە بازیان و خەبات و حاجیاوە و ڕانیە پێنجی ئازار کە خۆم لە 5 ئازار لە ڕانیە بۆم دەستی پێکرد هاتی چۆن ماناوەدا کردەوە بە خۆبەخشانە پێش هەموو شتێک قوتابخانەکانمان ناوەدا کردەوە قوتابخانەکانیش گەشتنە نیوەی یونیسێف و یونسکۆ ینی ئاگادارێکی داینە کوتیەوە ناوچێکی محەڕەمەیە لە پێی بڕیارەکانی ڕژەوی باز ئەی چی بکەین کوتی ناتوانە خوێندەکانیشتان بەفرۆ دەڕات ئەوە بوو من چووم لیژنێکم هێنات کە سلێمانی هەڵبجەی چۆپی ئاودا کراوەوە بە هەمان لیژنە بە ڕەحمەدی و مامۆستا بەشارە تا بکاکە تا نابێ بە خوێندنمە بڕوە لەسەر ئەو قرارە بیکەنجاگە بووە لەسەر ئەو قرارەی قەڵاو زەمان ئاوەدا کردەوە دوای ئەوە دەستی کۆمەشی نەگەشتی ویسمان سندوقێک دروستکەین بۆ ئەو شارە گومرگ خەڵک هەموو پێدا دەڕۆی هەچی کەرستە و پێداویستی دزین و ئەوە بوو حکوومەتی هەرێمە وەختی بەرەی کوردستانی بوو هەمووی بێرەدا ئاودیو دەکرێت با سندوقێک دانێن ئێمە لەو شارەدا بۆی بتوانین پتیدا ئاوەدانیشی تێدا بکەینەوە بەداخەوە سەری نەگرت بەڵام لە هەمووی کارەسات بەر ئەوە بوو بە پێ حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە دەڤەری ڕاپەڕین ئیداری ڕاپەڕی دروستکرد قەڵازەی بچوو کردەوە خستە سەر ڕانیە ئەسڵکە قەڵازەی خۆ جەنابن ئەو کاتە جەنابن ئەندامی جوانی بارزیانەوە بەڵێ دەنگت نەداوە بۆ ئیداری ڕاپەڕین باشە دەنگمان داوە بەس دەنگم نەداوە بۆ ئەوەی نایەکسانی بەرامبەر بکرێت بۆ نمونە بۆ نایەکسانی هەیە 78 پرۆژە دەرچووە بۆ ئیداری ڕاپەڕین ئەو پێش 10 ساڵەوە پێش 6 ساڵەوە پێش
دوو پرۆژە بۆ شاری قەڵاوزێ من دەرچووە لە 78 پرۆژە دوو پرۆژەکە چی بێت یەکێکیان ناو بازار دەبینی بەرنی و پارکنسراوە ئایلۆف کەلاتزێ ئەمن بە پارەی دەسمایی کوڕگەنجەکانمەوەی دەکەم پرۆژەی دووەمیان دیواری سەرقەبران من لە بانگەوازێک لە مزگەوتی گەورە پارە کۆ دەکەمەوە بەشی 10 دیواری ئاواش ئەوە کەی پرۆژەیە دەڤەری ڕاپەڕین وەک هاوڵاتیانیان خۆیان دەڵێن ناز و مەکرێکیان بەسەر دەسەڵاتی سیاسی و ئیداری لە هەرێمی کوردستانەوە هەیە بەو پێی دەستپێکی زەماوەندی ڕاپەڕین لە بەهاری 1991ەوە لەم دەڤەرە بووە بۆیە دەخوازن دەستی ئاوەدانی زێدەتر بە دەڤەرەکەیان بگات هاوکات هەر لەم پرۆگرامەی ئەم هەفتەیەدا ویست و خواستوان هەبوو گوندەکانی بناری قەندیل بەسەرکەینەوە بەڵام بەهۆی بارودۆخی ئەمنی و سەلامەتی گیانی کارمەندانی ئێمە و میوانەکانمان وامان بە باشانی لە دوورەوە باسی گوندەکانی بناری قەندیل بکەین تا پرۆگرامی هەفتەی داهاتوو هەمیشەتان شاد